مەزرعەیەکمانەیە کە هەم فەلاحەتیشی تا دەکەین فەلاحەتی دەمی گەنم و ئەوانە دیارە برایەکشم لەو نزیکانە بووە لە دوورەوە سەیری یعنی سارەکەی باوکمی بینیوە کە چووە بووە وێروای زانیواتوە سەرێکەدا و سارەکە گەڕاوەتەوە مۆبایلی داخرێت کەس نازانێت لەکوێ دوای ئەوەی کە براکەم وتم بڕۆن بگەڕن بزانم لەکوێیە لە چ شوێنێکە و شوێنانەکە بۆیە چێ برایەکەم چووەوتی وەڵا لێرێ و تیرۆر کراوە و سارەکەی و بەتاقی تەنیا لەوێ بوون سارەکەی و مۆبایل نیشان بردو ئێوە پێشتر گومانتان کردبوو کە کەسێک بە دوایەوەیەتی ئێمە هیچ گومانمان هیچ کەسێک نییە نە کێشەی کۆمەڵایەتیشمان لەگەڵ هیچ کەسێک نییە کێشەی عالیشمان نییە نازانم دوێنێ بەداخەوە هەندێک پەیج و ئەکاونت و لە سۆشیاڵ میدیا هەواڵی نادروست بڵاو دەکەنەوە ئەوە خەڵکی لەبەرەکە هەمووی شایەدی دەدەن خەڵکی گوندەکە خەڵکی شارەکە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیمان لەگەڵ هیچ کەسێک نییە حەقی هیچ کەسێک لە لای ئێمە نییە بەداخەوە ئێوە گومانتان لە هیچ کەسێک نییە بۆ تیرۆرکردنەکەی نەخێت تەنها داوامان لە هێزە ئەمنیەکانی سنوورەکەیە بە زووترین کات تاوانبار دەستگیر بکەن و بیدۆزنەوە چونکە بەڕاستی ئاوا ئاسان نییە کوشتنی کەسایەتیەکی دەڤەری گەرمیان و کوردستان